لگوری چند بالگان که دست به انارتی کتینا بارزانی پشتی 19 آبا سالا در بازبوی کوته ده هیاما ولایتوی دایی پیتدن هیا نها 10 لیبورین تایبت بو هجمرک جه سزادین چاکسازین حریم درکرینه به لیبورین تایبت بارزانی 67 کس هاتینا آزاد کرن و بریارب در وکرن هاتیا گوهرین بو زندانیه کی بو حتا داوی بریارا لیبورین کو بارزانی درکریه لی 23 ایار سال 2016 به فرمان حرمه جماره 106 بو هش حکمدارا درکریه پارلمانتاره که فراکسیون گورانجی بیجدن او کو هاتیه کرن کارکه نیاساییه جۆرێکە لە کڕینی وەلایی ئەم کەسانە و گۆڕینی ئینتیمای سیاسی بنەماڵەی ئەم کەسانە ئەمە کارێکی زۆر خراپە باڵاترین پۆستی کارژێڕی و ئیداری پۆستی سەرۆشی هەرێم ڕئیسی سوڵتەی تەنفیزیە لە هەرێمی کوردستانەوە بە پێی یاساکە کە ئەم پۆستە ئێستا بە نایاسایی لای بارزانیەت و ئەمە بەکاربێنی بۆ گۆڕینی ئینتیمای حیزبی. اندامه که لجنه یاسایی لپارلمان کردستانجی جه فراکسیون پارتی بریارا بارزانی به یاسایی ناو بتنود بیجدن بارزانی هیا انها سروک حرمه لگوری یاسا سروکات حرمه جی سروک دستحالاتا درکنا لبورینه هیا بو سزادان پشتی و کلینه او وربینیه لداخازیا لبورینه بیجدن دنگویا ناسایی بونه وان بریاران مزاده سیاسیه و دخوازن به ویسادمه والاتیه ده ناوا زیندانانده دروز بکن. لێبوردنی تایبەت یەک لە دەسەڵاتەکانی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستانە بە پێی مادەی یاساکە مادەی دێم لە یاسای سەرۆکایەتی هەرێم ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکرا و لەوێ زۆر بەواضحی لە بەرگەی 6 مادەکەدا سەرۆکێک دەسەڵاتەکانی ئەوەیە کە لێبوردنی تایبەت بۆ بەندکراوەکان دەربکە بەڵام بەداخەوە ئەوەش هەندێک لەلایەنەکان بە تایبەتی بزوتنەوەی گۆڕانکردیان مزایدەیەکی سیاسی بەکاری دێنن. بارزانی کول 19 آبا در بازبوی نرینن جدا لسر پوست سروکاتیاوی دروز بینه. پشتی کو وی برواری ململان لسر بریارانجی دروز بیه. چندین آلین سیاسین حرمه همو بریار به نیاسید زانن. پارتی جی هیان هاج رجل لسر ویکه کو بارزانی سروکی حرمه و بریارن ویجی یاسی بقلم دادد.